هەنار دەوەرە هەنار دەوەرە دانیشە کرد لەگە شیرن ستان گوت وازبینە دوێ هەموو دەجەربووە ئێستا پارە کورد دەنێرێ لە بۆ تورکیای لۆ شیرین دەنێر بە تورکیا لەبەر چ پارەی لۆ دەنێری کاکە لەبەر چ ئەوە لەوێ دیارە تووشی دزەچی بووە پارە بەرە هەمووی دزیە بەنای لەبۆ من بردیە پەیوەندی بە تودایە واز ئەو قسانە بینە ئێستا پێبرێ بە موبایل دەنێدرێ پارە نانە کاکە ئەوی پەیوەندی بەوە نییان با تێت بگەێنم تێگەیشتی؟ تێگەیشتم دەست خۆش بینە دێ ئەپەلەمە دێ خواپیس ڕ کاکە موبایلت هیچ پێ دێ خواپیس خاڵ لە ڕەسەرچە تورکیە هندوستی هاي لا هاي سين وسين وسين سعدی گیان بۆچی بێتاقەتی؟ سعدی لەگەڵ تۆ ماڵم بۆچی بێتاقەتی چی بووە؟ قڕم و گیرەوە قوڕە چی بووە؟ ئەو خۆشیە جارانمان نامینێ بۆچی نەماوەڵە ئایبمانێ سعدی گیان ئەتو نەتزانێت چ بووە ها؟ ناوەڵە چی بۆ دە پێم بڵە دڵم تەقی؟ جێ قوماشەکانمان هەموو ئاو بردی ئەو باخیرەی ئەو ڕۆکەبایی 5 ملیۆن دۆلار قوماشی لەبۆ دەهینای ئەو ڕۆباخیرە غەرق بۆ ئەو قوماشانە حال هەموو ئاو بردی چی بکەین سعدی؟ ئەو خەڵکەش هەموو تەلەفۆن دەکەن دەرێن چ بوو قوماشەکان نەگەیشتە نازانم چ بکەم ئەی باشە سعدی گیان هەرچی ئێسێمە چی بکەین چی بەم نەکرێ بۆ بکەم؟ ئەتو ژنەکی زۆر باشی دڵنیام هەموو پیاوەکی مەزن ئافرەتێکی مەزن لە پشتی هەیە هەموو شتێک لە تووڕا دەبینم یەکەم شت بەوەی دەست پێ دەکەین هەرچی مڵکم مێدی فرۆشین بۆ شوقەشەوە ئەی باشە سعدی بەس ئەوەنا قەرزەکان لە تەواوەکە زۆر شتێکی هەیە لەبی بیکەم زۆر ئەی باشە وەکو چی شتێک بڵێ کە من بتوانم یارمەتی بم هەرچی بڵێم یارمەتیم دەدەی ئەی تەمان سعدی گیان تۆ مێردمی لێو قەومەوە قابلە من تۆ بەجێ بێڵم لەو کاتەیە گیانە دەبی ئاڵتونەکان بفرۆشی وەڵا نایفرۆشم پشتم ئێستاش داوای ئاڵتونە لێ دەکەم بیفرۆشی کە بە پارێ خۆم کڕای کەنجین پارەمان کەوتە دەستی لە بۆ دەکردەوە دوو هەندەی زیاتر ئاڵتون هی ژنە کە بۆ منەکڕی یعنی هیم نەمەش نایفرۆشم جارێ پێویستم پێیە نایفرۆشم یعنی نایفرۆشی ها؟ وەڵا نایفرۆشم چییە بۆ کوێ دەست بە جەهەندەمێ سپڵە سپڵە خوانەکە ئەم پیاوە بە شتێکەوە بیگرێت تەلەفۆنکەم بۆ دایکم دایەگیان چۆنی؟ چۆنی کچم باشی دایەگیان دەزانێ چی قەوماوە خێر چی بووە سعدی لێرە بوو ئێستا ئەڵێ باخیرەکەم نەخۆم بۆ هەرچی قوماشمەتیا چووە یاڕۆ تو باسی چیەکەی اینجا دایکە ئێستا زانی پێوەڵە چێڵە تۆ بێ ئاڵتونەکانم بۆ بفرۆشی کورە کەیفی خۆیەتی نەخەڵە دانیشتی وا بکەی ئەو پێ دەڵێن ئاخر دایکە ترسم لێم جیا بێتەوانێ ئەی دەبێت بفرۆشە وەڵا نایفرۆشم دایکە حەز ناکەم ئەی دەبێت فرۆشە کچم بڵە کەیفی خۆتە بۆ خۆ چۆن دەبلێکی دەبلیکە ئاخر دایەگیان ئەی چی بکەم ئێستا من لەم کاتەیە جێ بێڵم ئەو پێویستی بۆ ئاڵتونانی منە ئەرێ کچم شێتێک کردم ئای فرۆشم دایفرۆشم لێم جیابێتەوە کەیفی خۆتە بڕۆ چیەکەی دیکە بە من بەڵێ باشە دایەگیان خۆ دای خەرەوانێ تۆش نازانی دوو قسەی خێر بکەی تەلەفۆنێ بۆ کاکەم کام خوا نامێرم کاکەم هەر بچێتە هەر مۆزوع ئەپێوتێکیە